کاتێک کە من ناترسم دڵە ڕاوچیم نابێ زۆر بیری لێ ناکەمەوە بەرگری لەشم زیاترە بێ لەبەرەوە تووشم نابێ تووششم بزوو چاکەمەوە ئەمە یەک دوو ئەم نەخۆشیە ئەوەنگە مەترسیدار نییە کە ڕاگەاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دیعایی بۆکەن بڕاتان هەبێ زۆر نەخۆشی لەمە خەتەرتر لەم کۆڕۆنایە خراپتر بڵاو بۆتەوە 2023 نەخۆشیە بڵاو بۆ بە ناوی سارس زۆر بۆمانەزانین ئەو نەخۆشیە مەترسیدارتر بوو لەبەرەوەی لە 9.6 تقریبا لە 10 ئەوانەی تووشی بوو مردن بەڵام هەتاوەکو ئێستا کە لە سەرەتایەتی و کە زۆر گەرم و گوڕە لە 102 بۆ لە 103 ئەوانی تووشی بوون مردووان لە 109 چاکوەتەوە کەواتە بۆ ئەوەندە گەورەی بڕواتان هەبێ ئەوەندەی خەڵک کە بەڕووداوی هاتوو چۆ بە نێرگە لە کێشان بە مادەی هۆشبەر بەم شتە مەحقولانە ژیانیان کۆتایی هەیە چارەکی ئەوە بەم نەخۆشە کۆتایی نە یاوە لە هەمووی گرنگتر شتێکێ بێ هەمومان بزانین مسلمانی خی گەورەی ئیرادی لەسەر شتێک نەبێ نابێت وابێ هەمومانەوە ڕاستیە بزانین ئیمانمانەوەگە بەقوت بێ کە ئەگەر بێت و ڕۆژمان تەواو بوو بێت چکە من باوەڕم هەیە هەموو کەسەیەتم دنیای ڕۆژێک کاتێکی دیاریکراوێتە دنیا کاتێکی ماڵ ئاواییەکە ئەگەر من ئەو کاتم تەواو بوو کە کۆتاییم بە ژیانم هاتووە ماڵ ئاوایی بکەم وەڵڵا ساغ بم نەخۆش بم بە پێوە گۆرانی بڵێم خەوت بێتم لەژێر بەحرا بم لە عاسمان مەمر ئەڕۆ لەبەرەوە پێویست ناکات ئەمەندە گەورەی کەین و باسی کەن چون دەگەت پرۆپاگەندەی بۆ کات بۆ مەسی بازرگانی هەندێک بەسی سیاسی تێکەڵ بە کۆمەڵێشت بووە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی هەیە لایەنی پەیوەندیدار دەری کردووە ئێمە ئەو پابەت مێ لە ڕێنمایانە